برای کامش نوی داخلیانی ما بحث مجاره که دنیا گرینگ دکر که ایرو در روزنامه فرمیه عراق دا لیستک هاتا بالاف کرن بریارک هاتا بالاف کرن که حزب الله لبنان لگل حسین یمنی کتنا لیستا ترور یا عراق دا و دارایان و هاتنا بلو کرن ویجا گل کاربردان لپی هاتن پشتی وی که یکسر سرک وزیر عراق محمد شیعه سودانی بریار دا که لیکولینه که هور لسر وی که بیتا کرن و کسین کشاشی کرن بین دست نشان کرن امین نرخاندن لسر وی بریاره و پشمانبون یان جی رد کرن آوه بکن که برئیس علی تمیمی پسپور یاسایی به مرابش بغداد و برئیس تمیمی دم باش تشتی که ایران رویدایی خلاتی اک بو هاتا کرن یان جی پشمانبون بو جبریاره که حکومت عراقی نعم أحييك أخي أستاذ جعفر والسادة المشاهدين. طبعا هذه اللجنة لجنة تجميد الأموال الأجنبية هي مشكلة برئاسة محافظ البنك المركزي، وهناك 8 جهات كأعضاء في هذه اللجنة، منها الأمن الوطني، آسایشی نیشتیمانی، دسته دسپاکی، وزارتی داد، وزارتی ناوخۆ لایەنە جیاوازەکانی دیکەشەوە بە هەمان شێوە. ئەم لیژنەیە پێک هێنراوە، پێک لیژنەی سڕکردنی پارەکان بە پشت بەستن بە یاسای شۆردنەوەی پارەکان بە یاسای ژمارە 39 ساڵی 2015. ئەم لیژنەیە پشت بە بڕیارەکان دەبەستێت کە ئەنجومەنی ئاسایشی نەودەوڵەتی بڵاوی دەکاتەوە کە لیژنەی سزاکانە، چونکە لیژنەیەک هەیە بە ناوی لیژنەی سزاکان. ئیدی ئەم لیژنەی سزاکان بە پشت بەستن بە بڕیارەکانی ژمارە 21 بۆ ساڵی 2025 کە حوسی و حزب الله لوبنانی خستە نێو لیستی تیرۆرەوە. لیژنەکە کە لە عێراقدا هەنوو باسیشمان لێ کرد، باسمان لەوە کرد کە لیژنەکە دەستی کردووە بە دانانی ئەوەی کە حزب الله و حوسیەکان بخرێتە سەر سزای سڕکردنی پارەکانیان، و ئەو بڕیارانش کە لیژنەکە دەیدات ئەمە لە ڕۆژنامەی وەقایعی عێراقی فەرمی بڵاو دەبێتەوە بۆ ئەوەی کە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئیدی ئەمە بوو کاتێک کە بڕیارەکە لە ڕۆژی 11 لە ڕۆژنامەی وەقایعی فەرمی بڵاو کراوە و یاسایەکی تایبەت هەیە کە ژمارە 79 بۆ ساڵی 1977 ئەو ڕێگەی داوە بۆ ئەوەی کە ئەو هەڵانەی کە دروست دەبێت لەبارەی چاپەوە چارەسەری بۆ بکرێت، جا لەبارەی چاپکردنی یاساکە بێت یاخود ئەو لانەی کە واژۆی لە سەدا کردووە بۆ چاکردنەوەی و ئەم هەڵەیەش یاخود ئەم سابقەیە کە پێشتر ڕوویاندا بوو لە ساڵانی ڕابردوو ڕوویان نەدابوو کە بەم شێوەیە هەڵەیەکی زۆر گەورە بکرێت کە بەڕاستی هەڵەیەکی بابەتیانە بێت نەوەکو شکلی بێت. هەر بۆیە لە بانکی ناوەندی ڕوونکردنەوەیان داوە بۆ ئەم بابەتە و بە دڵنیاییشەوە لە ڕووی یاساییەوە ئەمە چارەسەری بۆ دەکرێت. بەڵام لە هەمان کاتیشدا پرۆسەیە بەڵافکردنا بڕیارên wiha di rojnameya fermî da çawa ye ew prose çawa derbas dibe؟ الوسيلة القانونية. نعم نعم بەڵێ بەڕێز جعفەر بە یاسایەکی دیاری کرا وەربگرێت کە لە ڕۆژنامەی وەقایعی عێراقی بڵاو دەکرێتەوە. یاساکان، سیستەم، ڕێنماییەکان، بڕیارە گرنگ و چارەسازەکان بڵاو دەکرێتەوە بۆ ئەوەی لە ڕۆژی بڵاوکردنەوەکەی جێبەجێ بکرێت. بۆ نمونە یاسایە کە پەرلەمان دەنجی لەسەرداوە، ئەمە یەکسەر ڕەوانەیە دەکرێت بۆ سەرۆک کۆمار، کاتێک کە سەرۆک کۆماریش پەسەندی دەکات ئەمە یەکسەر دەنێردرێت بۆ ڕۆژنامەی وەقایع کە فەرمانگەیەک هەیە لە وەزارەتی عەدل کە ناوی فەرمانگەی وەقایع. ئەمە یاساکە بڵاو دەکاتەوە لە ڕۆژنامە بۆ ئەوەی کە بڵاو بکرێتەوە. یاسایەکمان هەیە بۆ ئەوەی کە کەس بیانووی بۆ نەدۆزێتەوە
و دەشڵێت کاتێکە ئەگەر بێت و ئەمە بڵاو کرایەوە ئەمە دەبێتە پاساوێک بۆ ئەوەی کە جێبەجێ بکرێتەوە ئەوەی کە نەڵیت من ئەم یاسایم نەزانیوە یاخود گوێم لێ نەبووە دوای بڵاوکردنەوەکە بەم شێوەیە دەبێت بەڕێز جعفەر بەڵام کێشەکە لەوەی کە وەکو یاساناسێک دەیزانم و دەیبینم ئەو هەڵەیەی کە چارەسەر دەکرێتەوە هەڵەیەکی بچووک نییە یاخود هەڵەی ژمارەیەک یاخود پیتێک یاخود هەر شتێک بکەێت بە پێچەوانەوە شەرحێکی دوور و درێژە ئەمەش وای کردووە کە پرسیار بکرێتەوە بە ڕێزیشتان دەبینێت کە ئاژانسە نێودەوڵەتیەکان سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان کەناڵە ئاسمانیەکان و بە تایبەتیش ڕوودا و جەختیان لەسەر ئەم بابەتە کردووە سەرنجیان ڕاکێشراوە واتە ئەمە پێشتر شتیوە ڕویان نەدابوو ئەمە یەکەم جارە شتێکی ئەوها بێت و من لە پرۆسەی دادوەریدا زۆر کارم کردووە و لە هەمان کاتیشدا زۆر ئاگام لە وردەکاری ڕۆژنامەی وەقای عێراقی بووە بەڵام هیچ کات ئەوم نەبینیوە کە ڕێکەوتنیی ئەوەها ڕوو بدات کە هەڵەیەکی بەم شێوە بکرێت بە تایبەتی بۆ یاسای ژمارە 79 بۆ ساڵی 1970 کە دەڵێت چاک بکرێتەوە چاک بکرێتەوە هەڵەکان چاک بکرێتەوە نەوەک هەموار بکرێت چونکە هەموارکردن ئەمە چی لێ دێت هەمان لایەن دەیکات ئەویش شەرح و ڕوونکردنەوەی زیاتری بۆ دەکرێت لەم چوارچەوەیدا و ئیدی لیژنەی سڕکردنەوە ڕوونکردنەوەی لەم بارەیەوە داوە و پێم وایە ئەمە دووبارە بڵاو دەکرێتەوە یعنی تاگوکۆ دووبارە دەبێتە بەڵاوکردن یعنی بڕیارە کۆ هاتیە داین ئایا لە گۆری یاسایە ئەو بڕیارە کۆ لە ڕۆژنامەی هاتیە بەڵاوکردن بە تەمامی دەبێتە جێبرن سەرڕینەوەکی تەمام بوو بێتەکردن یەکە دن بێتە بەڵاوکردن یان تو بێتە سەرڕاستکردن کاتەوێ بە زەڵالی بوومە بێژە مەکانیزماوێ چاوەیە لە گوری یاسایە بڕیارێک دێتە هەلوەشاندن بە تەمامی پشتی کۆژ ڕۆژنامەی هاتە بەڵاوکردن خۆی لەخۆیدا ئەو ڕوونکردنەوە کە لە مادەی هەشت هاتووە لە یاسای بڵاوکردنەوە لە ڕۆژنامەی وەقائع بە ژمارەی 78 مادەکە دەڵێت هەمان ئەو لایەنە ئەگەر پێویستی بە چاکردنەوە هەبێت کە هەڵەیەک ڕوویدا بێت و پێویستی بە چاکردنەوە هەبێت ڕوونکردنەوەیەک دەدات و ئەو لایەنێک کە یاساکەی دیاری کردووە یاخۆ ڕێنمایەکەی دیاری کردووە ئەم هەموارە دەنێرێتە فەرمانگەی وەقائع لە وەزارەتی داد بۆ چاکردنەوەی و دووبارە بڵاو دەبێتەوە و بڵاوکردنەوەی دووەم دەبێتە هۆکاری هەڵوەشاندنەوەی بڵاوکردنەوەی یەکەم و دەست پێکردنی بڵاوکردنەوەی دووەم و ئەم ماوەیە من زۆرم پێسەیرە کە لە هەفتەی 11 تاوەکو ئەمڕۆ ئەم ماوەیە یاسەکە ئەمەی چارەسەر نەکووە چونکە هەر کاتێکە هەڵەیەک ڕوو دەدات دوای ئەوەی کە هەڵەکرا ڕۆژی دواتر چارەسەری بۆ دەکرێت یاخود ئەو پەڕی دوای هەفتەیەکی دیکە چاک دەکرێتەوە بەڵام بەم شێوەیە دوا بخرێت و هیچ شتێکیان بۆ نەکردووە و ڕوونکردنەوە کەشی بەم شێوە نەبوو و بۆمان دەرکەوتووە کە مادەی هەشت وا دەکات ڕاگەندراوی یەکەم واتە بڵاوکراوەکەی یەکەم هەڵدەوەشێ دێتەوە و بڵاوکراوەی دووەم وەشانی دووەم دوای چاککردنەوە یاخود هەموارکردنەوە دەست بەکار دەبێت و بەروارەکەشی بە هەماشەوە دەخرێتە بواری جێبەجێکردنەوە تێبینیەوە چییە لەسەر وێ مژاری هەم بەڵاوکردنا بێ هەم ژی زەڵاتکردنا پشتی وێ و داخوازە ڕاکردنا بێ یان سەرە ڕاستکردنا بێ تێبینیاتە و نرخاندن و شڕۆڤەتەیە شەخصی چییە لەسەر وەیەکێ لە عێراقێدا بەرپرسێن عێراقی باگراوەندێکە وەها فکری ئەوان هەیە کو ئەو ڕێخستنە دەبێت تیرۆریستی بن لە ڕاستیدا
بەڵێ أستاذ جعفر كنت أتمنى أنا شخصيا بڵێ بەڕێز جعفەر هیوام وا بوو کە پاشگەز نەبرێتەوە لە بڕیارەکە چونکە ئەو لیژنەیە ئەو لیژنەی کە کاری کردووە ئەمە بۆ چوونی کەسی خۆمە بەڕاستی کاک جعفەر کاتێک کە بڕیار لەبارەی سڕکردنەوەی پارەکان دەدەن پەیوەندیدارە بەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی نێودوڵەتیەوە دەردەچێت کە لە چوارچەوەی یاسای شوشتنەوەی پارەکاندا بە پشت بەستن بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیەوە دەکرێت چونکە عێراق ئەندامە لە نەتۆ یەکگرتوەکان و نوێنەرمان لە نێتۆ یەکگرتوەکان هەیە کاتێک کە بڕیارێک لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی دەردەچێت و لایەنی جێبەجێکارە و دەشبێ هەموو وڵاتانی ئەندام جێبەجێی بکەن و بیخەنە بواری جێبەجێکردنەوە لە نێتۆ یەکگرتوەکاندا لێرەدا عێراق پابەندە بە جێبەجێکردنی بۆ نمونە بڕیاری ژمارە 21 کە حوسیەکان و حەزب اللای خستوەتە ناولیستی تیرۆرەوە کە لە 2025 دەرچووە و هەندێک بڕیاریش لە 2019 دەرچوە تاوەکو 2025 ئەمەش بە هەماشەوە بڕیارن کە باس لە حوسیەکان دەکات و باس لە چیرۆر دەکات و داعش و قاعیدە و هەموو ئەوانەی کە پارەداریان دەکەن و سپۆنسەریان دەکەن ئەم بڕیارە پەیوەندیدارانە بە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی و لیژنەی سزاکان پێم وایە پابەندی کارە بۆ عێراقیەکان من باس لە لایەنە سیاسیەکان ناکەم من باس لە بوارە یاسایەکان دەکەین دەبێ پابەند بین ئێمە لە عێراق بە جێبەجێکردنی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێو دەوڵەتی چونکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە و کێشەی زۆر گەورە دروست دەکات سیرکە لە لوبنان لە غەزە ئیدی سەرۆشی سوودان و باشی کرد کاتێکە خۆی دوور خستەوە و لە هەمان کاتیشدا بڕیارەکانیشی جێبەجێ کردەوە و کاتێکە ئەگەر بێت و باس لە ئاشتی کرا دەبێت ئێمەش پابەندی ئاشتی بین ئەگەر بکورتی تشتێکە دژ بۆ مە بێژی سوودانی داخوازە لێژنەیەکی کریە ji بۆ لێپرسینێ دیوارê یاساییدا لێژنەکە وەها دەبێ çawa serederiye biket karê wê lêjneyê de çi be طيب بەڵێ ماذا تفعل؟ هذه اللجنة طبعا اللجنة هي صلاحية رئيس أما الوزراء وإن كانت حكومة بەرپرسیارەتیەکە دەکەوێتە ئەستۆی و سەرۆک وەزیرانەوە چونکە بابەتێکی زۆر زۆر گرنگە و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت لیژنەی بۆ دابمەزرێت ئایا ئەم هەڵەیە بە ئەنقەس کراوە النشر كان متعمد بواتە بڵاوکردنەوەکە بە ئەنقەس کراوە ئایا بە لیژنەکە ئەم بابەتیان بینیوە بە تایبەتی کە سەرۆکی بانکی ناوەندیش ئەندامە تێیدا ئایا ئەوەی کە دەینووسێ بڕیارێکی دیکەی لەبارەوە دەرکردووە ئایا وەزارەتی داد خۆیان ئیزافیان لەسەدا کردووە ئەمە لیژنەکە خۆی دەری دەکات کە چۆنی بێت و ئەگەر بێت و ئیزافەکانیشی بۆ دەستنیشان کرا ئەمە ئەو کات ئەگەر بێت و ئەمانە ئاگیان لێ نەبێت کاتە ئەمە بە ساختەکاری دەکرێت و یاسای سزاکانی عێراقی بە مادەی 295 و 296 لانی کەم 15 ساڵ بەندکردن سزای دەدات ئەمە لیژنەکە دەتوانێت ئەمەی ئاشکرا بکرێت ئێمە ناتوانین بەم شێوەیە بڕیاری لەبارەوە بدەین بەڵام پێم وایە بە دوواداچوون بۆ ناو ئەم بابەتە دەکەن وە گوێ لە ئەندامانی لیژنەکە دەگرێت ئەمە پەیوەندی بە ڤیددیۆکانەوە هەیە پەیوەندی بە کامێراکانەوە هەیە پەیوەندی بە پۆستەکان هەیە و گوێ لە کەسەکان دەگرێت تاوەکو دەگاتە بابەتی ئەوەی کە ڕاستیەکان بزانێت بۆیە بابەتێکی زۆر گرنگە سپۆرە یاسایی بڕێز سالی تەمیمی گەلەک سپاس ji بەغدایê ve tu me rabûyî